سڵاو ڕێز بووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە باڵقەیەکی تر لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە لە خزمەتێوە ئازیز داین بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە بابەتێک لەژێر ناوی گۆشەگیرکردنی ژنانی کەمەندام لە کۆمەڵگادا. ئازیزان، ژنانی کەمەندام زیاتر لە پیاوان گلەیی لە نیگای بێزارکەر دەکەن و گلەی لە تەنیایی دەکەن کە بەهۆی ڕەتکردنەوەیان لە کۆمەڵگا و تەنانەت لە کەسوکارەکانیان تووشیان بووە. تێڕوانینی بەزەیانەی کۆمەڵگا کێشابووریەکان و گۆشەگیری تەنیا بەشێکن لە کێشەی کەمەندامان، بەڵام ئازاری ئەو کێشانە کاتێک زیاتر دەبێت کە مرۆڤ بەرگەی کێشەی زیاتر بگرێت بەهۆی ڕەگەزەوە. ژنانی کەمەندام لە وڵاتدا بە بەراورد بە پیاوانی کەمەندام کێشەیان زیاترە. بەهۆی هەڵاواردنی ڕاگازیەوە یەکێک لە کێشەکانی ژنانی کەمەندام ژیانی هاوسەریانە. وەڵامدانەوەی گونجاو بۆ پێداویستی و کێشەکانی کچان و ژنانی کەمەندام پێویستی بە دەستنیشانکردنی سەرەتایی ئەو پێداویستی و کێشانە هەیە و دەبێت زیاتر ئاگاداری کێشەکانی ئەم گروپە بین. یەکێک لەو ژنانەی تووشی نەخۆشی دیسترۆفی بووە، کێشەی ژنانی کەمەندامی بەم شێوەیە باز دەکات. ژنان لە تەمەنێکی دیاری کراوەوە دەست دەکەن بە بیرکردنەوە لە پێکێنانی ژیانێک و بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەدا ئەو کولتورە بە شێوەیەک نییە کە ئافرەت توانێت دەست پێشخەری بکات و داوای هاوسەرگیری بکات. ئەمەش یەکێکە لە کێشەکانی ژنانی کەمەندام. کێشەیەکی تر وەرگرتنی یارمەتیە لە خەڵک. ژنانی کەمەندام بە دەگمەن داوای یارمەتی لە پیاوان دەکەن، بە تایبەت ئەگەر لە دۆخێکیشدا بن کە بە سەختی بتوانن جوڵیان هەبێت. هەندێک جاریش چۆن پێویستیان بە یارمەتی هەیە لە ماڵەوە دەمێنەوە. لە کاتێکدا پیاوانی کەمەندام بە ئاسانی داوای یارمەتی دەکەن بە شێوەیەکی کە بەشێکی ئەمەش کللتوریە، چونکە پیاوان کەمتر هەنگاو دەنێن بۆ یارمەتیدانی ژنێکی کەمەندام. لە لایەکی دیکەوە ئەم گۆشەگیریە وای کردووە ژنانی کەمەندام نەتوانن بە ئاسانی داوای مافەکانیان بکەن. بۆ نمونە ڕاهێنانیان پێ نەکراوە کە ئەگەر شوێنی هاتوچووی ناو بانکێک بۆ نمونە بۆ کەمەندامان نەگونجێنرا بێت، دەتوانێت داوا لە بەرپرسی ناوەندیدار بکات کە ئەو بەرپرسەی کە پەیوەندیدارە کە لە دەرەوەی بانک کارەکانی بۆ جێبەجێ بکات. ئەمانە وا لە کەمەندامەکە دەکەن هەست بە تاوانباری بکات بەهۆی هەبوونی ئەم کەمەندامیەی خۆی. هەڵاواردنێکی ڕەگەزی زۆر لە بواری دامەزراندندا هەیە. هەروەها و بۆ چوونەشەیە کە ژنانی کەمەندام توانای پێویستیان نییە و ناتوانن سوودیان هەبێت. ئەمەش لە پیاوانیشدا هەیە، بەڵام بۆ ژنان زۆر زیاترە. کاتێک ژن هاوسەرگیری دەکات، دیدگایەکی هیوا و خەونەکانی دەبێت و دەیەوێت نابغەترین مناڵی جیهانی هەبێت، بەڵام کاتێک ڕووداوێک ڕەوتی ژیانی دەگۆڕێت و منداڵەکەی کەمەندام دەبێت، ژیانی کاریگەری لەسەر دەبێت. لەم بارەیەوە دایکی منداڵێکی کەمەندام باسی لە تەنیایی ئەو دایکانە کرد کە منداڵێکی کەمەندامیان هەیە و لەلایەن کەسانی دەوروبەریان و تەنانەت لە هەندێک حاڵەتیشدا لەلایەن کەسوکارەکانیشیانەوە ڕەت دەکرێنەوە. ئەمە شتێکی دڵخۆشکەر نییە، چونکە ئێمە لە کۆمەڵگایەکدا دەژین کە کەمەندامانی وەک سزا و سزای گوناهی کۆمەڵگا دەبینێت و بەهۆی ئەم تێڕوانینەوە کەسانی دەوروبەریان پەیوەندیان لەگەڵ ئەو خێزانانەدا کەم دەکەنەوە کە منداڵێکی کەمەندامیان هەیە. کێشەیەکی دیکە ئەو خێزانانن کە منداڵی کەمەندامیان هەیە کە بەهۆی نەبوونی ئامرازەکانی گواستنەوە، گونجاندن و دەستگەیشتن بە هەموو تێرمیناڵەکان، وێزگەکان، ئاسانکاریەکانی سیستمی گواستنەوەی شەمەندەفەری ناو شار و بەلەمەکان، دەستڕاگەیشتن بە سیستمی گواستنەوەی گشتی بۆ پابەندبوون بە یاساکانی ناوخۆ و نێودەوڵەتی ستانداردەکانی خاوەن پێداویستیە تایبەتەکانن کە خۆیان لە کۆمەڵگادا دەشارنەوە. کاتێک بە تەنها بیت، پشتیوانت نەبێت، تەنانەت حکوومەتیش پشتگیریت ناکات و خێزانەکەت پشتگیریت ناکات، ناچار دەبیت لە نێوان منداڵەکەت و کارەکەتدا یەکێکیان هەڵبژێریت. هەر یەکێک لەو کەسانێک کە باس کران لەو ناوەندانە توانایەکی تایبەت بەخۆیان هەیە. بەداخەوە هەندێک جار تێڕوانینی جیاکاری و بێبایەخدان بە کێشەکانی ئەم گروپە
دەبێتە هۆی ئەوەی ڕۆژ بە ڕۆژ زیاتر گۆشەگیرتر بن. بە گوێرەی ئامارەی کە بڵاو کراوەتەوە 10% خەڵکی کۆمەلگا کەمەندا بن کە ئەمە ژمارەیەکی زۆر بەرچاوە. زۆرن کەسانێک کە لە ساڵانی شەڕی سەپێنراودا تەندروستی جەستەیی خۆیان لە دەست داوە و ژمارەی قوربانیانی لەو جۆرەیان زیادی کردووەوە بە شێوەیە بەشێکی گرنگی ئەم ژمارەیەش ژنانن واگەر دەسەڵاتیش پشتگویان بخات ئەوە زیانێکی زۆر بە وڵات دەکات. لەم بەرنامەیە ئەمڕۆماندا دەمانەوێت ئاماژە بە کێشە و بژێوی کەمەندامان و خێزانەکانیان بکەین کە بە پێویستی دەزانین هیوادارین توانین بەشێکی کەم لە کێشەکانیان دەرببڕین و هیوادارم ئێوەش تا ئاخردا لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆمان ئازیزێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵماندایە بە شێوەی دەنگی میوانی ئێمەیە و خۆی لە کەمەندامانە کە باسمان کردوە لە نزیکەوەوە لە ناو کۆمەلگاکەدا لەگەڵ ئەو کێشانە و لەگەڵ ئەو گرفتانە و لەگەڵ ئەو کولتوری کۆمەلگایە ڕۆژانە ژیان بەسەر دەبات لەگەڵماندا بن. بەڵێ خاتوو ڕەهامان لەگەڵا. ڕەهای عەزیز زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر خۆشحاڵم کە قبوڵی زەحمەت کردو ئامادەبووی لە بەرنامەی ئەمڕۆماندا. سڵاو و ڕێز و ئەدەبم هەیە بۆ هاوڕێیانی شەبەکەی کۆمەڵا و هەروەها هاوڕێیانی بینەر. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. زۆر سپاس بۆ جەنابیشت، بەخێر بێت. خاتوو ڕەهام بزانین کە سەرتاومان بۆ باسکەیت کە ژیانی کەسانی نابینا چۆنە، خۆت ژیانی ڕۆژانە لە نەزەر خۆتەوە چۆنە؟ ژیانی ڕۆژانەی نابینایان بەگشتی بەداخەوە چۆن کاروبار لە ئێرانە ئەو نەڕووە و کزیەچێ بۆ ئەکسەریەتێ ئێمە مەخسووسەن بۆ کچان و ژنان واقعاً هیچ کارێ نییە. من خۆم بە شەخسە چەندین بار ئازمون شێرکەتم کردە بە دایلایلگەلێ مختلف. ئازمونەکە ڕەدمیان کردگەسەوە و هیچ کەسێک هیچ یانەی بەرپرس نەوگە جواوی نەداگەسەوە کە بۆچە بە چه دەلیلی ئەشەی من ڕەدەو بمەوە. من خۆم زۆرتر وەختەکانم بە کتێو خوێندن بە کاری تەرجومە و ئەم جەریانگەلە ئەگوزەرنم، وەلێ واقعاً بەعزێ لە ڕۆژەکانم کەم تێرم، یانێ هیچ کارێکم نییە بۆ ئەنجامدان. هەرچەنە هیچ من تێم کتێوە خوێنم بیشتر لە مشکڵات جامعای خۆم ئاگاهەوەمە و بیشتر ئەوێتە باعث عەزاب بووم، چۆن واقعاً خۆم و هاونۆعەکانم مەخسووسەن کچەکان واقعاً هیچ کارێکمان نییە بۆ ئەنجامدان و هیچ کەسێکیش نییە کە جواو دەرمان بێت. بەڵێ زۆر سپاس. خاتوڕە ئیمکاناتی تەحسیلی بۆ کەسانی نابینا بە شێوەیەکە؟ ئیمکانات بۆ ئەفرادێک کە ئاسیبدیدەی بیناین بە پای ساڵگەلترە ئەتانین بێژین تۆزێ جوڵیاگەسە و تۆزێ باشتر بووگە، یانەی دەرواقە بە وەسیلەی خودێ مناڵەکان کە ڕفێقگەلێک یانە ئیسە لە دەبیرستانە یا لە خودێ دانیشگا کتێوەکانیان بە تەبدیل دەکەن بە سەوتی و بە سوورەت سۆزتی ئەم ئەزیزکە لە دەرسە خوێنن. بەڵام لە کولا هەر بازم مشکڵمان هەست، چۆن بەڕاستی من خۆم بە شەخسە ئوستادم بووگە لەسەر کلاسە و ئیجازەی پێم نەداگە کە دەنگی زەبت بکەم. مەجبور بووگم یانەی دەرواقە شەوە ئیمتیحان تا سوبحە من مەجبور بووگم ئەو کتێوە بەلای هاوکلاسیەکان مۆدانیشم ئەوان بیخۆینەوە من فقط وێچکەی بەم ڕۆژنامەوار کە بتوانم یانەی دەرواقە شتێ لەو کتێوە شتێ لەو جزوە دەرکەم لە سوورەتێکا جزوەی چنێ سەنگین و سەقیلە کە تۆ بتەوێت بە شەوێ حفزیکەی ئەو کتێوە هین 3 مانگتووە هین 4 مانگتووە لە سوورەتێکا ئێمە واقعاً تەک ئەزیزگەلێ هاونوعا هەمیشە خواهشمان کردگە لە هاوکلاسیەکانمان کە جزوەکانمان بۆ زەبتکەن یا مەسەڵەن ئەوینی فرەی لەم ڕفێقگەلە واقعاً گوشیان نییە، تەبلێتیان نییە، نازانم لەپتاپیان نییە، بەڕاستی بە سەختی ڕوبەڕوو ئەوەن تەک ئەم مەسایلە. چۆن کتێوێ برەیل خوێندن
بۆ وەختی ئیمتحان بۆ وەختی دەرس خوێندن فەرقی ناکات چ لە کۆلەن لە مەدرسا بێ چ لە دانشگا بێ ئەو کتێوبرەیلە فرە وەختگیرە کە تۆ بیت مەتڵەبێ لەوە حفظکەی یا مەتڵەبێکی لێ دەرکەی لە ئیمتحانە پەسی بیتەوە. پەس بەنابەرین بازم ئێژم یانێ بە پای ساڵانی گۆزەشتا زۆر باش بووگە ئەویش همەت خودێ مناڵەکان بووگە کەسێ نەهات کە واقعان هاوکاری کاکە من خۆم ڕفێقم بووگە لە دانشگا یا ئۆستادم بووگە ئێژم واقعان ڕفێقەکان کە لۆتفیان بووگە وەلێ ئۆستادەکان ئیجازەی نەداگە من دەنی زە بکەم پێم وتکە وتممە ئۆستاد تۆ بێ من چاو ئەوەسم واقعان بێ ئەم کتێوگەلا بە سعاتێ بە 2 سعات حفظکە یانێ هێشتا دەرک ئەوەیە نەوگە دەرکێ چگونەگی زندگی نابیناییکی نەوگەکە بزانێ کە ئەم ڕفێقگەلە چنێ گوێچکەیان ئاسی ببینێت کە تۆ بیت 7 سعات دانیشی بە فایلێ گوێچکە بی بە کتێوێ گوێچکە بی لە سوودەتێکە ئەوتانی لە توول ترمە هەر نیم سعات جارێ ئەم کتێوتە مرور کەیتەوە و دەرکیگەی بۆ وەخت ئیمتحانەکەت. زۆر سپاس. بابێنە سەر باسی کارکردن و هەلیکار و ئەو بابەتانە بارودۆخی کارکردنی نابینایان چۆنە؟ ئایا دەوڵەت یان شوێنێک یان ناوەندێک گارانتیەوە دەکات کە نابینایان پیشەیەکیان بێت پیشەیەکیان بۆ دابین بکرێت یانەوەی فێری پیشەیەکیان بکەن؟ شغل لە کشوەر ئێرانە بۆ ئەفرادی ئاسیبدیدەی بینایی بە چەند دەسە تەقسیمەوەن. ئەوەڵەن سری لە مناڵەکان کە زووتر مقداری ئەوزا ئارامتر بووگە خۆ بلەخەرە بە ئێپراتۆری بلەخەرە شارەداری بیمارستانەکان دانشگا ئەم چتکە لە مەشغوڵن وەلێ متەسفانە لە ئازمونی ئێستیخدامیە کە 3% اختصاص داگە بە معلولەکان تحتی هیچ شرایەتێ واقعان پێگیری ناکرێت و پێڕەسیدگی ناوێت. ئێمە چەندانە لە ڕفێقەکانمان ئازمونێکە کە ویژەی معلولینەدایان نیاگە گشتیان لە ئازمونەکە سەرکەوتون قبول بووگن ئەویش بە ڕوتفەگەل عالیە و وەلێ متەسفانە بە دەلیلەوە ئێژن ئێوە چۆن نابینان و ناتانن کلاس ئێدارەکەن ئەم ئەزیزگەلیانە ڕەت کردگەسەوە یانێ واقعانەوە دەردە لە جامعای کاکە تۆ 3% سەهمیەی خۆتت بێ و هەروەها ئازمونێکە کە هین معلولین بێت بە دەلیل معلولیەتەوە ڕەتۆکەنەوە ئەسڵەن واقعان ئێمە فرە ناڕەحەتەوین کە وەختی ئەوینین لە ناو جامعای نابیناییانە کەمتر کەسێک هەست کە بە هەرحاڵ لیسانسی نەوێت یا ئەکسەرەن فەوق لیسانس دوکترا یا چەندین ڕشتەی دانشگاییان هەست وەلێ گشتیان بێکارن. پس ئەم بێکاریشە باعثەوێت واقعان مشکلات اقتصادیان افتزاح بێت و وەحشەتناک بێت چۆن کار نییە واقعان مناڵەکان گشتیان بە ئەفسردگی کێشیاگەن یا شتێکە حەق خۆیانە نایەن پێیان. زۆر سپاس. ئەگەر باسی ئەومان بۆ بکەی ئەگەر پیشەیەکیان بێت ئایا موچەی مانگانە جیاوازە حەقدەستەکان چۆنە؟ هەر کامێ لەم هاوڕێیانە لەسەر کارەوە بن شۆڵێکیان بێت ئەلبەتە شۆڵێکە دەوڵەتی بێ یانە دەرواقە ڕەسمی بێ ئەتوانن سەعات و نیمێ زووتر لە باقی هاوکارەکانیان ئەتوانن لە مەحەل کاریانە بێنە دەرەوە یانێ دەرواقە مۆرەخەسی حەساو ناوێ بۆیان یانێ حەقی خۆیانە ئێستەسنا قەراریانداگە ئەم قانونە. بعد قانونێتریش هەست ئەویش لە ئاموزش و پەروەرشە هەست کە 5 ساڵ زووتر ئەتانن بازنشەستە بن یانێ دەرواقە من دەقیقا نازانم ئەم شرایەت کاری وشتا وەلێ ئەم دوو قانونە مطمئنم لێ خەبەرم هەست کە یەکێکی ساعت و نیمێ زووتر ئەتانن لە مەحەل کاریانە هەر ڕۆژ بێنە دەرەوە یەکێکی ئەفرادێکە هانە ئاموزش و پەروەرشە ئەتانن 5 ساڵ زووتر بازنشەست بن. زۆر باشە. ئایا خاتوڕەها ئایا دەوڵەت ئاسانکاریان بۆ دەکات بۆ خانوبەر و شوێنی ژینگەیان یانەوەی کە پێداویستیەکانیان بۆ جێبەجێ کات کە ژیانێکی ئاسوودایان بێت؟
جیاوازی ئەم ئەفرادە لەگەڵ ئەفرادە بینە لە لەحاز ماڵە و نەوەڵا هیچ مناسب سازی نەکریاگەوە ئەمە بەستگی بە ئەو کەسە خۆی هەست کە خۆی چەندێت تەطبیق باتە جامعەکە یا وتەکە محیتا کە زندگیەکە چۆن بلەخەرە ئەفرادێ نابینا وەختێ وەسایلێکی دانێ وەختێ لیباسێکی دانێ خۆی خاستر ئەزانێ کە لیباسەکەی لەکوێیە یا وەسایلەکەی لەکوێیە کە چی ئەم جریانە هەڵەگەڕێتەوە بۆ ناو خانەوادەکان کە چەنێ ئەو مناڵیە تربیەت شدە باراوەرگە یا چەنێ مستەقل باریاوەرگە بهترە بێژین کە چۆن خۆی تەک جامعەکە یا تەطبیق بات. بەپای ساڵانێ گذەشتە مناڵەکان فرە مستەقلەوە بووگنەسە و ئەکسەرەن ئەوینی واقعان لە خانەوادەکان جیا بووگنەسە و ماڵ و زندگی خۆیان تەشکیل داگە هەتا ئەگەر بە تەنیاییش بێ واقعان کاروبار خۆیان ئەوەنە ڕێگاوە هیچ نیازێ ناوینن کە ئەفرادێکە هانە دەورووەریانە ئیسە یا مەسەڵەن ئەزیەت بوون بە وجودیان هەرچەنێ هیچ کەسێ ئەزیەت ناوێ چۆن بلەخەرە جامعەکە ئەوە تەغیری کردا کە ئەم ئەفرادە خۆیان بەرەو پیشڕەفت چووگن خۆیان بەرەو ئاگاهی چووگن وەلێ لە حاز دەرە و خیابانەکانمان ئەسڵ مناسب سازی نەکریاکە ئەسڵ بۆیان مهم نییە کە واقعان خیابانێ جیاواز بلەخەرە خیابان جیاوازکەنەوە ئەو خەتێ بەرجەستەگەلە کە دایەنن لەسەر خیابانەکانە کە ئەفرادی ئاسیب دیدەی بینایی بە ئەسا پەیاکات کە ڕێگەکەی خۆیان بچن متەسوانە ئەسڵ مناسب سازی نەکریاگە و ئەسڵ مناسبی ئەفرادێ ئاسیب دیدەی بینایی نییە. زۆر سپاس خات و ڕەها هەڵوێستی کەسانی دەوروبەر بەرامبەر بێەوە چۆنە بەگشتی بەرخورد خەڵک نسبەت بە ئەفرادی ئاسیب دیدەی بینایی واقعان ئەویش بازم هەڵەگەڕێتەوە سەر فەرهەنگێ شارەکان یانێ بە کولی من خۆم لە ڕای خۆمەوە ئیسە نسبەت بە گوزەشتە زۆر باش بووکە یانێ دەرواقە هیچ تەرەحمێ نابینم بەرخوردێکە کە ئەیکەن واقعان لە ڕووی ئینسان دۆستانە و هەست بلەخەرە ئەوینی مەسەڵەن من خۆم وەختێ هامە جامعەکە وەختێ ئەوینم مەسەڵەن ئەفراد ئەوونە فەرهەنگیان چووگەبانوە ئاگاه بووگنەسە و لە جامعەی نابینایان ئەیمەشیان وەک کەسێکە کە وەکو خۆیانە قبوڵە زۆر خۆشحاڵم چۆن بلەخەرە بازێ لە ڕفێقەکانمان واقعان بازێ وەختا کە پێیان بەرەخوا کە ئەوینن کەسێک کۆمەکیانەکە یا کەسێ بلەخەرە دەستیانەگرێ لەم بەرەو ئەیان واتە ئەو بەرخیابان وەلێ من خۆم بە شەخصە ئیجازە ئام کە ئەو ئەفرادیشە بلەخەرە لە مەسائلێ ئێمە ئاگاهەوە بنەوە چۆن بلەخەرە هەر ئینسانێ بە نۆبەی خۆی حەقی هەستکە لە مشکلات هاونۆعەکەی خۆی هەرچەند من بەڕاستی نابینایی بە مشکل نازانم بە نەزەر من نابینایی بە قەوڵ بازێکی ئێژێ بە هەر حاڵێژێ معلولیت محدودیت نییە بە نەزەر من محدودیت هەز وەلێ مەمنوعیت نییە چۆن بلەخەرە ئێمە لە فرێ لە کارەکانمانە بلەخەرە بە محدودیت بەرە خۆین نیازمانە کەفەی بە ئەفرادێ بینە وەرێ لە کۆلا مەمنوعیەتێکی نییە بوومان چۆن وەک ئەفرادێ سالم ئەتوانین ئەو کارە بۆینە بەرەوە هیچ مشکڵێکیشمان نەوێت لە کۆلا بەرخوردیان بەپای گۆزەشتا زۆر باش بووکەوە هیچ تەرەحمێ ناوینین ناو ئەوەی کە مەگەرێتتر تەکوتوک بلەخەرە لە ناو جامعای نائاگاها پێشتێ وەلێ بە کولی زۆر باش بووکە. بەڵێ زۆر سپاس خات و ڕەها ئایا نابینایان موچەیەکی مانگانەی تایبەت بۆ خۆیان یان بۆ دیاری کراوە ئەگەر دیاری کراوە شتێکی وایە پێداویستیەکانیان بۆ جێبەجێ دەبێت ئارزوو خاست و متاڵبات ئێمە ئەوەسەکە واقعان بە مقدار سەهمیەی کە لە دەفتەرچەی ئازمون ئستخدامیە اختصاص دریاگە واقعان ئادڵانە بەڕەسیکەن و حەق و حقوق مناڵەکان ئەداکەن چۆن ئەو ئازمونە کە اختصاص دریا بە ئەفرادی معلول و وەڕسیدگی پێ نەکریا
ڕۆحیەی مناڵەکان بۆ کارکردن و بۆ چوون بەسەر کار واقعان دابەزی چۆن زۆر بێ لە مناڵەکان واقعان متەخەسسن لە کار خۆیانە وەلێ هیچ ڕسیدگی ناکرێت و هیچ گوێچکەی شنەوای نییە کە بۆ ئەوەی کە ئەفرادی ئاسیب دیدەی بینایی و ئەفرادی معلول وەک باقی ئەفرادی سالم و باقی ئەفرادی جامعە حەقیانە سووە ئەتوانن کارکەن و ئەتوانن زندگی خۆیان بوونە ڕێگە. زۆر باشە، زۆر ساز بۆ بەڕێزت. من پرسیارێکی ترم نەماوە، ئەگەر خۆتان بتان هەیە بە ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن، قسەیەکی کۆتاییتان هەبێت فەرمون. دەست و چاوتان خۆش بێ، ماندوو نەبن، زۆر سپاس بۆ وەختێکە ئیختیساستاندا، هیوادارم هەر سەرکەوتوو بن، ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش بێ، خواحافستان بێ. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان کە قبوڵی زەحمەتت کرد، ئامادە بوویت لە بەرنامەی ئەمڕۆماندا و جارێکی تر سپاس و پێزانین بۆ خات و ڕەها لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز، بەم شێوە گەشتینە کۆتایی بەرنامەی ژیانەوەی ئەمڕۆمان. سپاس کە تا کۆتایی لەگەڵمان بوون و تا ئاڵکە بەرنامەیەکی تری ژیانەوە ماڵەوە.